چەند جوانی ئای چەند جوانی ئەو شەمانی و تۆڕە و پەستی کەچی سبەی بە دنیایەک هەستگەری خۆش خەو بەرەک هەتا و هەڵاستی کە ئەبینم هێشتاش دڵەکەت خۆشە پێم ئەڵێم خودا ئەم شیرینە مەستێنە لێم تۆ پەنامی بەڕۆخی مردندا بڕۆم لێ ناگەڕێی بیبەخشم گیان ئەم بەیتەوە بەرەو دنیا چەقی ژیان ئەگەر خوددا گشت کچانی وەکو تۆ دروست کردوە ئێستا دنیاش تامێ زۆر خۆشتری ئەدا خاتۆنی جوان خۆکەنی شەکبڕان نییە بەڵام تۆ گشت کەسی بۆ من وا هەستەکەم بست بە بستی بەهەشتی خوا هەمووی بە مڵکیی خۆمن و چی کە لەبەری ژیانە بۆ منی پڕ ئەکەیتەوە ئەمە دنیایە پیریش بم بەلاوی ئەم هێڵیتەوە ئێخاتۆنم کە ئەبینم من ئاواهی لە ناو ئەو دڵی تۆدا هەم لۆمە مەکە کە پێت ئەڵێم خۆم بە هەموو دنیا نادەم خۆم بە هەموو دنیا نادەم سڵاتان لەبێت ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کام ئێوارە لە پرۆگرامێکی نوێدا لەگەڵتانە هیوادارم هەموو لاکتان تەندروستێکی باشتانە بێت و تا کۆتایی لەگەڵمانە بمێنەوە ئازیزانی ئێمە ئەم ئێوارەیە سێ میوانی زۆر جوان زۆر بەڕێز لەگەڵمدان لە ستۆدیۆ کە ئەتوانی بڵین ئەوەی کە بینیتان کە ئێستا کە کاکتوانە بە شعرەکەی و هەروە خات و بەهاریش بە زمانی هێما یاخود بە ئاماژە گزارشتی لە شعرەکە کرد و هەروەها میوانەکەی کەشمان کاک شازاد کە ئەمڕۆ لەگەڵماندایە کە پێکەوە سەرقاڵی پرۆژەیەکن کە ئاویش دروستکردنی ئەلبومێکە بۆ نابیستان وەکەوەی کە خۆتان بینیتان کە کاکتوانە شارەکە خوێنێتەوە و خات و بەهاریش کاتوانێ بڵێن خۆی مامۆستای نابیستانە کە لە هەشتاوە خەرێکی ئەم پیشە پیرۆزەیە سەرقاڵی ئەو کارەیە کە پێکەوە بۆی پرۆژێک پێشکەش بە نابیستان کەن وەک دەزانین کە کاتی ئێمە گوێبیستی تێکستێک بین یاخود گوێبیستی گۆرانیە گەبین یاخود کارێکی هونەریە بین قوڵە بینەوە لە تێکستەکەی و هەروە لەبەری ئەەکەین بەڵام ئێمە قەت بیرمان لەوە کردوێتەوە کە ئایا ئەو کەسانەی کە توانای بیستنیان نییە چۆن لەمە تێئەگەن یاخود تاشان حەزەکەن لە دڵەوە کە ئەوانیش لە ماناکەی تێبگەن و بزانن کە ئەو تێکستە یاخود ئەو گۆرانیە گزارش لە چیەکە بە خۆشحاڵیەوە ئەمان بیریان لەو پرۆژەیە کردوێتەوە و کاویش دروستکردنی ئەلبومێکە کە لە 11 تراک پێگاتوە سەرەتا زۆر بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووم کام ئێوارەیە میوانی ئێمن کاکتوانە بەخێر بێت خاتر بەهار کاک شازاد سپاس بۆ ئامادەبوونتان پێم خۆشە سەرەتا پرسیاری ئەوکەم کە دروستبوونی ئەم بیرۆکەیە چۆن بوو ئێوە چۆن بیرتان لەوە کردەوە کە پێویستە پرۆژێکی وا هەبێت کا بۆ یەکەمین جار تا ئێستا بیل لە پرۆژێکی وا نەکراوەتەوە بیل لە نابیستان نەکراوەتەوە کە کارێکی وا پێشکەش کرا فەرموو کاکتوانە. بەڵێ سەرەتا سپاس بۆ بەرنامەکەتان سپاس بۆ بینەرانی خۆشەویست و عەزیزتان سەرەتای دروستبوونی ئەم بیرۆکەیە ئەوە بوو بەهۆی بوونی چەند کەسێکی عەزیز و خۆشەویست چەند کەسێکی نزیک لە دەور و پشتمان لێرە و لەوێ کە نابیستن ڕۆژانە کاتێک کە بیرم لەوا کردەوە ژیانیان چۆنە گوزەرێت تا چەند بە ئاگان لەم دنیاە تا چەند با بڵێ ئەزانن چییە گوزەر لە وڵاتەدا لە ڕووی هونەریەوە لە ڕووی ئەدەبیەوە لە ڕووی سیاسیەوانێ سیرم کرد گەلێک بێ ئاگان ینی با بڵین بەو شێوازە ئێمە ئاگادار نین ئەگەر ئێمە لە 100% ئاگاداری ڕووداوە سیاسی و هونەری و ئەدەبی و ئەو بابەتانە بینەوە لە 5 بۆ 10 زۆر جار کەمتر زیاترن بیرم لەوە کردوانێ کە من لە مەجالەکەی خۆمدا کە مەجای شعر نووسینە بتوانم تیام گێرم پیام بڵم کە لە شعردا ئەم ئێحساسانە هەیە ئەم وشانە هەیە ئەم دەربڕینانە هەیە ئەم ناوەڕۆکانە هەیە ئەم تایتڵانە هەیە بۆ ئەمە بەسەش پێێنیم کرد بە مامۆستا بەهارەوە کە ئەزمموی شەنی ساڵێتی لە زمانی ئاماژەدا
خۆشببختانە کۆنتاکتمان کرد و دەستمان کرد بە پرۆژەکەمان زۆر باشە پێکەوە پلانتاندانە بۆی خەرێکی ئەم پرۆژەیە بن و هەروە کاک شازادیش کە هەموەکو دەرهێنەری ئەم ئەلبومە ئەو ڤیددیوانەی کە دروستان کردووە وەکو کارێکی هوەری پێکەوە کارتان کردووە بە دەستە ژەمعی خاتو بەهار کە کاتێک کاکتوانە پێیوتی کە ئەم ئێوێت پرۆژێکی وا لە مێشکایەتی تۆ تا چەند دڵخۆشی بەوە چکە تۆ لە هەشتاوە لە ناو ناویستانی و هەروە کارەکەی دەکو مامۆستا بەڵێ لە سەرەتاوە کە هات مۆزوعەکەی تەڕح کرد لە لام هیچ وەکو شتێکی تازە شتێکی زۆر خۆش بوو کەوا ببینە هۆکارێک کە ئێمەش بتوانین هونەر و شعر بگەێنینە نابیستان بەڵام یەکەم جار رازی نەبووم وتم بابیری لێ بکەمەوە چونکە سەراحەتەن تۆ شعر بۆ وەرگێڕیتە سەر زمانی ئێمە قورسە وتم تێکستەکان بنێرە با سێرێکیان بکەم کە سەیرم کردن چەند بیرم لێ کردو ئایا تۆ بڵێ بتوانم ئەمە بکەم ئیتر لەگەڵ نابیستەکانە خۆیان دانیشتم مەوزوعەکەم تەڕح کرد وتم ئێوە ئەتوانن یارمەتیم بن وتیان ئێمە زۆر پێ خۆشحاڵین بەو ئەگەرم ئیشە بکرێن پرۆژێ بکرێ ئیتر ڕازی گزارشکردن بۆ نمونە لاوشەکانی تێکستەکە شعرەکە قورسە بە زمانی هێما طبعاً بە زمانی هێما قورسە تۆ کە بە تەواتی لێ تێبگەن بێگومان ئێستا من چەند ساڵە دەرزم وتۆتەوانێ من قەت شعر ئەمان لەبەر ئەوەی کە گویان لە شعر نییە کە ناتوان لەبەریکەن شعریش هەر حتا لە منهەجی دراسیشە شعر هەر زۆر کەمەخن نایخێنن ئیتر لەبەر ئەوە شتەکە بۆ یەکەم جار شتێکی قورس بوو بەڵام خۆشبەختانە ئەوانش زۆر پێیان خۆش بوو ئیمڕۆ لەگەڵیانە دانیشت بووم خەریکی سێ چوار و شە بووم کە لەگەڵیانە شیمە کردەوە شعرەکەم بۆ شیکردنەوە دوانیان وتی شعر ئاوایە وتی زۆر خۆشە وتی من ئێمە هەستمان پێ نەکردووە نە بە شعر نە بە گۆرانی بۆ یەکەم جار بەڵێ ئیمڕۆنیە حماسێکی زیاتر گرتمێ وتم ئەبێ هەوڵ بەم کە من لەمەولا ئیتر بزانم لەم بوارە بێ لە گۆرانی بێ لە هەشتێک بێ کە ئەمان مەحرومن لێ تۆ کاتێکە دڵتەنەبی کاتێکە بێتاقەتەبی کە گوێ لە گۆرانیە گەگری زاخاوێکی مێشک دەیت و زاخاوێکی دڵتەیەتەوانە لەبەرەوە ئەمانیش یەکمان پیشەکەی خۆشەوەکو پیشەی مامۆستا مەکارێکی زۆر پیرۆزە من دەستخۆشی و لێکم ماندوو نەبیت کاک شازاد بێمە لای تۆ تۆژێکێکی ئەتوان بێ لە هاوکارە سەرەکیەکانی کاکتوانە و خاتو بەهار کە تۆ کاری دەرهێنانە بۆ کردم بۆم ئەلبومەکە لە 11 تراک پێگاتووە تۆ چۆن هایتە ناو ئیشەکەوە بەڵێ من پێم خۆشە سەرەتاوە بڵێم ئێمە یەکەم کارمان نەبوو لەگەڵ کاکتوانە لەبەر ئەلبومی پێشترا کارم وەکو گرافیک و فۆتۆکانی لەسەر من بوو کاتێک بیرۆکەکەی لای من باس کرد زۆرم پێخۆش بوو چونکە کارێکی زۆر مرۆڤ دۆستانە بوو بەڵام یەکسەر بیرم لەوە کردەوە تۆ هەر کارێکی هونەریەکەی ئەبێ بزانی ئەو کەسانی کە کاریان بۆەکەی لە چی ئاستێکان چۆنن هەڵبەت نابیستان ڕاستە خۆی گەورە شتێکی لەسەرنەوە بەڵام زۆر بەتواناتر و وترن بۆیە پێویست بوو بە سەرنج و سەلیقەیەکی زیاترەوە ئیشکەین لەم ئیشەیە سەلیقەی زیاتر بەکاربێنین چونکە زۆر وردن ئەوە بە زۆر شێوازێکی پرۆفشناڵانە و جوان و کوالێتیشی بەرز ئیشەکەیان خێنەوە کارێکی زۆر قورس بوو کارێکی زۆر قورس بوو ماوەیەکی زۆر خەریکی بووین هەم لە کاری تەسویرەکەی هەست ئەلبەت بە خۆشحاڵی و مامۆستا بەهار هاوکاریشی گەورە بوو زۆر بەتوانا بوو کارەکان باش ڕۆشتن بەڵام هەر کاتی پێویست بوو بەتایبەت لە کاتی مۆنتاژە کاتێکی زۆرمان بۆ تەرخان کرد تاکو و کارێکی زۆر ماوەی چەند خەریکی بوون ئەتوانم بڵێم بە کاتی تەسویر و مۆنتاژکردنیەوە نزیکی مانگونیەک زیاتر مانگونیەک سەرقاڵی بوون بەردەوامی ئەگەڕێنەوە بۆلاتان بەرداوامە بین لە گفتوگۆکانمان لەسەر پێمان خۆشە بۆی بینەرانی یەکێک لەو کارە جوانانە ببینن لەو بەرهەمانە کە یەکێکە لە بەرهەمەکانی ناو ئەلبومەکە کە وەکو ئاماژەمان پێکرد کە بۆ نابیستان کراوە فەرموا پێکەوە بینەربین ئەدوت هێندێ شعرت لێ جوان نییە بە زۆر نابێت تۆ شاعیری داهێنانی پرچی تەڕیت
هی بێزاری بۆ تۆ نابێت بیرتە ئەدوت هەتاکو شێکتر بنووسیت منێکی جوانکیلت ئەوێت ئەدوت حەقا مەکربازێکی وەکو من لە دێڕەکانتا بخەوێت دوور یاری من ئەوەی تۆ ئەدوت ڕێگ وایە لە مێژە کوتێک کۆنراوەی شیرین بە گەروم دانایە دەیکەوا بێت هەر کات ئەم شانت بینیم بەبێ چەند و چوون وەرەوە بڵێ لە هەرچی شەعرتا ئایاریم بە دەرخەرەوە بڵێ لە هەرچی شەعرتا ئایاریم بە دەرخەرەوە ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کۆڵەتی بەرز و سەردەمیانە پەلە بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە پێکهاتووە لە 3 ژووری نووسن ژووری میوان و نان خواردن 2 مشتەمەلات گەنجینە مەطباخ 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئاسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆشکراوە ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشەکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە بەڵێ خۆشەویستانی مە لەگەڵتانە بەردەوام دەبین ئەگەڕێمە بۆ لای هەرسە میوانەکەم کاکتوانامی کە بینیمان کارێکی زۆر جوان بوو دەستخۆشیم هەیە بۆ هەر سێکتان کە سەرڕای ماندوو بوون و ئەو کارە سەختە و وەکو خۆشتان باستان کرد کاک شازاد وتی کە کارێکی زۆر سەخت بووە وردەکاری ویستوە و هەروە کاتێکی زۆریشی ویستوە ئەگەر باسە تێکستەکان بکەین ئەمەکە گوێبیستی بین تێکستێکی زۆر جوان بوو ئایا تێکستەکانی ئەلبومەکە زیاتر گزارش لە چیەکەن زیاتر تۆ گرنگی و بە چ لایەنێگاوەکە ئایا هەمە جۆرە ئەوەیە کە ئەوان ئەیانەوێت یاخود شتێکی تایبەتە کە پێشکەشە کردو بەوان بێگومان تێکستەکان ئێمە من کە سەرتا بیرم لەوە کردەوە کارێکی لەو جۆرە بکەین ویستم تێکستەکان هەمە جۆر بێت بەنمونە تێکستی تیا لەسەر زیست بوون تێکستی تیا لەسەر ئاشبوونەوە تێکستی تیا لەسەر دڵخۆش بوون بە هەبوونی ڕەگەزی بەرامبەر تێکستی تیا بۆ دایک کە ئەلبومەکە بە ناوی دایکمەوە بە ناوی نازدارەوە تراک یەکەمیش با بڵین تێکستێکە تابێت بە دایک ئەوە پێشکەشم کردەوە بەڵێ بژی لەگەر دایکی هەمولایەکە ئەمە بە نسبەت تێکستەکانەوانێ تێکستەکان هەمە جۆرە یەکێکتر لە تایبەتمەندیەکانی ئەم ئەلبومە کە تا ئێستا باسمان نەکردووە ئەویش ئەوەیە تەواوی تراکەکان بە جوی کوردی ئۆتۆمار کراوە یعنی بۆ نمونە ئەگەر نابیستێک لە کوردستان ئەم تێکستانە بنێرێت بۆ نابیستێک لە هەر وڵاتێکی تر بێت بەڵێک چکا کۆنتاکتیان هەیە لە نێوانی خۆیاندا ئەویش پیشانی بۆ مە کەسێکی تری بات خزمێکی هاوڕەیەکی یان شتێکی لۆ بابەتەی تێگات کەم ئیشەیشێکی کوردیانەیە تاوانەوە فکری من نەبوو فکری مامۆسابەهار بوو لەوەر مامۆسابەهار کوردستانێتێکی زۆر زۆر تۆخ لە خوێنیان هەیە سپاسیەکەم بۆەوە زمانەکەش وەکوتمان زمانێکی جیهانیە لە هەر شوێنێک هەر کەسێکم تێکستانە بەڵێ جێگەی خۆشحاڵیە و ئیشاڵڵا کاری تریشمانە بێت هەر لەم جۆرە ستایلە ئیشاڵڵا بەردەوام ئەبن ئێستاگەر ئامادە پێمان خۆشە کە گوێبیستی تێکستێکی کەبی پێمان بە هاوکاری خات و بەهاریش تێکستە تایبەتە بە ڕۆژی لەدایک
ئەگەر ڕۆژێ تۆراندمی بزانە کە ئەوە من نیم آخر گیانۆ بە دووری تۆ من قەت فێر نیم ئای چەنێک خۆشە دڵخۆشیت هەتا ئەبەد لە لاتە بم تۆ داواکە پۆشاکێکی پڕ بە پێست و باڵاتە بم تۆ زۆر زۆریت تاکی تو لەوێنت نییە نائارامم لەو جێگەی کە تەنیام و تۆم پێ نییە خەمڕەوێنم لەم ڕۆژی لەدایک بوونەت نزام کردووە خۆزگە لای خودا گیرا بێت 100 ساڵ عمرت پێ بدات و لە ئەمڕۆش بۆت حساب بێت 100 ساڵ عمرت پێ بدات و لە ئەمڕۆش بۆت حساب بێت دەسەکانتان خۆش مادوو نەبن زۆر سپاس کاک شازاد بێمە لای تۆ جارێ وەکو ئاماژەمان پێکرد ئەمە بڵاو نەبێتەوە بەرنامەی ئێوە چییە بەتەمانکەی بڵاویکەنەوە و تا چەند ئێوە پێویستان با پشتگیری ڕاگەیاندنەکانە بەجددی کە ئەمە بە پرۆژێکی زۆر گرنگ سیرکردە نەک تەنە ئەلبومێک بێت ئێوە بڵاویکەنەوە ڕاستام و مادوو بوون و سەختەکان لەسەر شانی خۆتان بووە بەڵام ئێوە پێویستان بە هاوکاری کێیە و بەرنامەی ئێوە چییە بێت؟ سەرەتای ئەمە ویسمان لە ڕووی ڕاگەاندنەوە بە شێوازێکی زۆر باش بیناسیێنین کارەکە اینجا بڵاوی بکەینەوە تا ئێستا بڵاومان نەکردوێتەوە دواتر لە ڕێی سۆشیال میدیاوە ئێمە قرارە بڵاوی بکەینەوە بەڵام سپاسی هەر دەستگایەکی ڕاگەاندنەکەین کە و دەستی هاوکاریەمان بۆ درێژکە بتوانێت لای خۆی بەرهەمەکە بڵاو بکاتەوە تاکو بگات بە تەواوی نابستان و چونکە بەداخەوە تا ڕادەیەک هەستەکەین پشتگوێ خراون بۆیە ئێمەش پێمان خۆش بوو لەم کارەیە بەشداریان پێ بکەین و ئەتوانین لە بیرۆکەی داهاتووترە ئەگەر سپۆنسەرمان هەبێ ئەگەر هاوکارمان هەبێ بتوانین ئەوانش بێنینە ناو کایەکانەوە ئەوان بتوانین وەکو ئەکتەر بەشدار بن لەگەڵمانە یاخود لە پشتی کامێرە ئەو ئەزمونانە تاقیکەنەوە ئەتوانین زۆر بیرۆکەی تر هەیە ئەتوانن ئەوانش داخڵکان بەناوکارەکانەوە تاکو ئەوانش دڵنیام کە خەیاڵی زۆر جوان و فراوانیان هەیە ئەتوانن وەکو ئێمە کاری جوان و باشکەن و وەکو مۆزۆی بڵاوکردنەوەی ئەلبومەکەش هەڵبەت ئەبێ ڕایکاکتواناشی لەسەر بێ بەڵام لە ئێستا ئەمانێت تەواو کارەکە بناسیێنین دواتر دەسەکەین بە بڵاوکردنەوەی زۆر باشە وەکو شوێنی وێنەگرتن و ئەوانش ئێوە گرنگی تەواویتان پێیاوە کە شتێکی جوان و پرۆفیشناڵ پێشکەش بەوانکان من پێم خۆشە لەم دەرفەتە ستافەکەم تەواوی ستافەکەم سپاسیانەکەم کە زۆر ماندوو بوون تایبەت مامۆستا یاسین ژاژلەی لە کاتی هەم میکس و ماسترینی کارەکەی کردووە هەم مۆنتاژی کارەکەی کردو زۆر سپاسیەکەین وەکو لە کۆشتەکانی شەو شوێنانی کە تەسویرمانتیا کردووە نەمانتیا گرتووە لەبەرەوەی شارەکانی کاکتوانە هەمە چەشن بوون بۆیە بیرمان کردەوە شوێنێکی کراوە بێ شوێنێکی دەرەوە بێ کە شوێنێک نەبێ کە نامۆ بێ بە خەڵک ئەو شوێنەمان بەکارێنەوە و کارەکەمان تێدا کرد دەستان خۆش بەست من کە کاتی ئێوە تۆ شارەکە دەخوێنەوە خاتو بەهاریش بە زمانی ئاماژە گزارشتی لە شارەکە کرد من خەمی ئەوە بکە خاتو بەهار فریانەکەوێت ئەمە خۆم هەناسەم لێ بڕاوە خاتو بەهار تۆ چۆن ینی هەوڵەیەک یاخود ئەو تەنسیقە چۆن دروست بووە لە بینتانە و ئایا تۆ کاکتوانە تۆ خۆت شارەزاییت هەیە لە زمانی ئاماژە هیچی لێ تێگەیت؟ تاوان زمانی ئاماژە زمانێکی زۆر قورسە بەسەراحەتیانی بۆن مەگە تۆ بتوێ فێری زمانی لیزیبی یاخود هەر لوغەیەکی تربی سەرچاوە زۆرە بەڵام فێربوونی زمانی ئاماژە زۆر قورسە من بەڕاستی لێرەیە ئەوە بڵین تەکنیکێکە بەکاری هێنم کە سێرەکە مامۆسابار خەریکی ئەوە سێت ئەنجا هەندێک ئیشارەتیشی هەیە ئەیناسمەوە زانم کە تعبیر لە کام و شەو ئیحساسی شعرەکەی من ئەکات ئەگەر ناوەی کات بە من ناکرێت و ئیحساسیشم لای شعرەکە بوو تاوان طبعا خۆی ئەوە وەرگێڕانی شعر کە لە سەرەتاوەتم شتێکی زۆر سەختە بێگومان ئەمە چەند جار کە لە کاتی ڕاهێنانت بەردەوام من ئەمەم پێ وتۆ هێواش بە هەتا من بتوانم هەمووی خۆی وەرگێڕان لە لای نابیست یەک پەڕە و بەڕستەیە بە دووڕستە پێڵێ بەڵام لەبەر ئەوەی کە من ئەکادمیم کە من دەرز ئەڵێمەوانە لەبەر ئەوە من
مەبەستمە کە وشە بە وشە بیگەیەنمە نابستەکان لەبەرەوە تۆزێ هیچ زوو خیاڵتان لە یەکتری خیاڵم لەلای ئێوە لە مەقطعێکە پەلەی کرد خەریب و بڵێمەوە هینکە ئام لە هاتم دەستان خۆش بێت کاکشازۆژی باسیەوە کرد کە جارە بەرنامەتانێتتر بڵاوی ئەکەنەوە بەڵام بەتەمانێتتر لەرە ڕاگەیانەکانەوە بە باشی بیناسێنن با خەڵکو و گرنگی پێ بدرێت زۆر سپاسان دەکەم کە ئەمڕۆ لێرە بوون کاکتوانە بێگومان دوا بەرهەمی تۆ بە تەکستێکی تو ئشعری تۆ بە تایبەت بەخۆت وەکو کاکشازادەش باسی کرد کە ئەمە یەکەم تەجروبە ئیشکردن نییە ئێوە پێکەوت و خاوەنی ئەلبومێکی تری شعریت پێم خۆشە بە تایبەتیشەوە پرسیارە ئاڕاستی تۆکەم کە هەنگاوی کارکردنی تۆ بەرەو توێ ڕایە پلانی کەت هەیە کە شارەکانت زیاتر لە ڕێگەی چۆ بڵاوکەیتەوە بێگومان تۆ لە هەر سەردەمێکە ئیش بکەیت ئەبێ بزانیت بەپێی ئەو سەردەما خەڵک چی ئەوێت یا خۆت چی شتێک چی بابەتێک چی بەرهەمێک لەبەر دڵانە زۆر جار ئینسان تەماشاکەیت چێشخانەیەکی بەسیتی هەیە جۆرێک لە با بڵین ترشیات بەکارەهێنێت بۆ سەرنجڕاکێشانی با بڵین مشتەکانێتی زۆر شتێکی بەسیت لە کارەکە تا ئەبێت ئەوی سەرنجڕاکێشانی بەرامبەرەکەت بێگومان شێوازی کارکردنی منیژەوەی لە بەرەوەی تێکستەکانم تێکستگەلێکن لە ستایلی نوێگەریدا ئەنووسم هەوڵم داوە کارەکانیشم بە هەمان شێوە با بڵین بێجگە لە تێکستەکان میلۆدیەکان وەزایدان وێنەکان وەزایدان ئەو با بڵین کۆمەڵێک تێکستی ترم هەیە کە کراوە بە ڤیددیۆ تەنانە ڤیددیۆکانیش ڤیددیۆی سەردەمی و جوان بن و لەبەردڵان بن بەنسبەت کاری داهاتوشمەوانێ بێگومان لەبەرەوەی ئەم پرۆژەیەکی زۆر جوانە تەسەورەکە مەگەر مامۆستا بەهار بتوانێت جارێکی لەگەڵمانە بەردەوام بێم بە تەمام تەنانەت کلیپەکانیشم هەر بۆ شێخوازە بێت بۆ ئەلبومەکانی تریشم تەبان مەبەستەکەم لێرەدا لە چیایە بۆچی منم تمۆحەم هەیە منەمێ لێرەدا فرەیەکی جوان بە بەلاش بم بە ئەو کۆمپانیانەی کە کاری ڕیکلامەکەن بە بەلاش پیانێم خۆشیانەتوان ئیشی تیابکردن و دڵنیان نەتیجەشی ئەوێت بنمونە سیر کە شنیار خەنجەنا بلاچێ شارەزاتریشبی لە بواری ڕاگەاندندا ئەگەر تۆ ڕیکلامێک بینی بۆ ڕیکلامی برنجێکە ڕیکلامی بۆ نمونە کۆمپانیایەکی بازرگانی یاخۆ تیجاریە تەماشاکەی وەکو هەمان ڕیکلامی کۆمپانیەکانی تر ئەیبینیت مەگەر سەدجەیەکی تیابێت یاخود نقطەیەکی تیابێت دەنگ بەرزکردنەوەیکی تیابێت کەسێکی تیابێت ئەکتەرێکی تیابێت جلەکانی بەنەو ئەگوێت سەرنج ڕابکێشێت زۆربەی ڕیکلامەکانی سات با بڵین دووبارەن لە یەک فۆرما با بڵین ئەسوڕێنەوانێ ئەگەر بکرێت کۆمپانیەکانی ڕیکلام کاتە ڕیکلام بۆ بابەتێکەکەن لە سوودچێکی خوارەوەی با بڵین شاشەکەدا بە زمانی ئاماژە مواسەفات و تایبەتمەندیەکانی ئەمسل ئەیە شەرح بکەن شتێکی جوان ئەبێ هەم بۆ زیاتر سەرنجڕاکێشانی نابینیان و هەم بیستەرانیش لەبەرەوە پێم باشەوانش بیکەم بە پرۆژە و ئەمیشە ئێمە زۆر مەجاریتەیە بۆ ئیشکردن بەڵام ئایا ئیشی تیاکرد یاخودنە ئەوانەکوێتەوە سەرنجیەکانیکە هیوادارم کە زیاتر پەرەی پێ بدەن و هەروە ئەمە کۆتا کار نەبێت بەردەوام بن مادوو نەبن دەستان خۆش بێت کاکشازات خاتو بەهار کاکتوانە بە شارێکی کاکتوانە کۆتای بە پرۆگرامی ئەمڕۆمانێنین سپاس بێ کە تا ئێستا بینەرمابوون هیوادارم تا پرۆگرامەکەتان بینی بێت و سووتان لێ بینی بێت ئێوارێکی خۆش بۆ کەشلایەکتان چەندێک ناداریت کرد بێت هیچ کات دڵم لێن نەشکاوە ڕۆژگار چەند دووری خستبین ڕووم لی نەکردۆتە لاوە خۆ ئەشزانم تاقەت پڕووکێن و قۆڵون هەندێک خەمت هیچ کات تانەشم نەداوە لە مەیلی سارد و کەمکەمت گەلێ جار دڵتەن کردوم نەم هێڵاوە تۆش بزانیت کفتۆ گیرم ئێستا وەک ئەوێ ڕۆژێنیم تاخوا حەسکات کوڕێ ژیرم ژیانەکەم ئیتر تا ئەبەد ناهێڵم دڵم ڕقی بۆ تێبچێت خوای ئەکرد تۆش بزەت بۆ هەمویان ئەکرد بۆ من نەبێت ئەزانیت بۆ
چونکە من درکم کردووە ئیتر تا دنیایە ئێمە یەکتر ناگرینەوە. ئازار بەخشە بەڵام ڕوونە بایەک بەرباڵ نادەینەوە. وەلێ نازانم چەند ئەژیم تۆ لە پێش من یا من پێشی تۆ ئەنێژم. لە ئێستاوە من بێ حاڵم گەر هەواڵی گیان کێشاندم پێدەبێژم. تکا گوزارم لە خوددا ئەوێ ڕۆژێ پیرە پیاوێکی پشت کوڕ و کەمبی نابم. بێبیرکردنەوە بێت هۆشم گوێگران و خڵەفابم. خۆزگە ئەو کات هێند بە ناو پیریاڕۆ بچم هەستم بۆ هیچ شتێک نەبێت. تەنانەت ئاگام لە ساڵ و وەرز و ڕۆژژمێریش نەبێت. ئازیزی دۆر لێم مەگرە من خۆم ئەزانم تا بێ ئاگا و پیرتر بم باشترە ئاوا. نەک هەواڵی گیان کێشانە دوام لێ بکات سوێن بوێتەوە لە تاوە. لێم مەگرە من خۆم ئەزانم تا بێ ئاگا و پیرتر بم باشترم ئاوا. نەک هەواڵی گیان کێشانە دوام لێ بکات سوێن ببێتەوە لە تاوە.